سپاس بۆ بەرنامەکەتان دکتۆر گیان پرسیارەکەی من لەوەدایە بۆ جەنابەت ئەڵێن لە وڵاتی ئێمە لەم وڵاتی ئێمەدا بۆچی مناڵی بەهرەمەند کەمە بەڵام لە وڵاتانی تر وەکو ئەوروپا بەڵێن وڵاتانی دەرەوە تورکیا بێ ئێران بێ هەر وڵاتێک بێت دەرەوە زیاتر بەهرەمەند هەیە و دەرکەوتوترن. وەڵا کاک شۆڕجیان یەکیشیان هۆکارەکان خێزانە ئەم خێزانە لێم عاجز نەمن کاڵم خێزان ئەوانەی خێزانەکە ئێمە شەروا بێ فەرموو لە وڵاتانی پێشکەوتو کاک شۆڕش زۆربەی دایک و باوکەکان شارەزایی باشیان هەیە دەربارەی مناڵی بەهرەمەند ئەزانن ئەم نیشانانە هەیە لە ڕێگەی بەرناوە بێ لە ڕێگەی کتێبەوەی خوێندنەوە ئێمە کتێب ناخوێنینەوە لەوانەی جەنابە ئەگەر بە سەیری ئەنتەرنێت بکەی لە ئەوروپا لە ناو قیتارە لە ناو میترۆیە لە ناو پاسە لە حەدیقەیە لە مەطعەمە هەمووی کتێبیان پێیە لای ئێمە تەلەبەی جامیعەش بەس بۆ تەقریر و راپۆر دەچێت کتێبە خوێنێتەوانە نەک بۆ سەقافەت و بۆ ڕۆشنبیری خۆش دەزانی ئێستا زاناکان پێمان دەڵێن ئامارەکان هەر 5 ساڵ جارێ عیلمە بێ بە دەبڵ ئەگەر ئێمە هەموو عمریشمان لە مەکتەبین شەو ڕۆژیش بخوێنین شەویش نەخەوین هێشتا ناتوانین لە 105 عیلمی وەرگین کەواتە خۆ ناتوانانی هەموو شتێ لە مەکتەب بی لە جامیعە لەم ئیعدادیە بی بە تەلەبە ئەبێ یەکێک لە وەسیلەکان خۆ فێرکردنە خۆی فێرکە یەکێک لەوە کتێبە سەرچاوەکانە ئێمە لە مناڵی و مناڵەکانمان فێر نەکردووە لە چەند ماڵی ئێمە کتێبخانە هەیە چەند دایک و باوکی ئێمە گۆڤارێک ئەچێت دەمانچەیەکی بۆ کڕێ بۆ مناڵەکەی ناچێت گۆڤارێکی مناڵانی بۆ بکڕێ کە لە مناڵیەوە خوێندنەوە خۆشەویست کا لای بە دوای کتێبا بگەڕێ بە دوای سەرچاوی بگەڕێ لەبەرەوە ئەوان عیلاقی بە کەلتور و ڕۆشنبیریەکانە هەیە ئەوان مناڵیان زۆر قسە بکە پرسیاری زۆر کە پێ ناڵن چەنە بازە پێڵێ ئەمە حەز بەزانینی شتەکانەکە جوابی هێنەوانێ مناڵەکەیان کە داوای شتێکەکە دایک و باوکیانەکە نمونەیەکیش بۆ ئەندانینەها بە قوربان تۆش بیکەوە کۆی من حەزەکانیان تێدەگەن ئەجینا دڵنیا بەخوای گەورە لە جنوبی ئەفریقا بەهرەمەندی داناوە لە کوردستان داناوە لە ئەمریکا و لە یابانی شەیە بەڵام یەکەم ژینگەی خێزانی ئێمە خێزانەکانمان وەکو پێش ڕۆشن بینین فەرموو پێڵە چەنە بازە پێڵە حەجوولە پێڵێ زۆر بڵێ نازانێ مناڵی بەهرەمەند چە سیفاتەکانی چیە دوو مەنهەج و پرۆگرامەکانمانە لەبێ کاکە لە شوێنی کوک و یابان یا ئەوروپا لە بەیانیەوە ئەڕۆیە لە فلەندە تا سعات 4 ئێواری لە دەوامە ئێمە سعات 7 ڕوا دێتەوە بۆ ماڵەوە سێ دەوامە اینجا ئەم هەموو بایکۆتەوە ئەم هەموو شەڕ و کارەساتی لە کوردستان و لە عێراق و نەهامەتی و نەبوونی و زوروفی سیاسی و چی ئەمەی تو چۆن ژینگەیەکی لەبارە بێ مناڵی داهێنەر و بلیمەت دەرچێت ئەو مناڵە بلیمەت و داهێنەرانە بێت لە باخچەی ساوایان و لە داهێنگاوە دەستنیشانیان بکەی ئەمە تاڵە دادەکە و توێتی ئەمە چەنە باز و قسەمان پێ بڕێ حەقی خۆیەتی قسە و پێ بڕێ جوابی بوەستە جوابی بەرەوە با پرسیارەکەی بکە بۆی ڕوونکەرەوە ژینگەکەمان فەقیرە بە معلومات فەقیرە بە ڕۆشنبیری بە کەلتورەکەمان ئاوایە شێوازی پەروەردەمان غەڵەتە خەریکی فەیسبووکەکە ئێمە زۆربەی دایکبا خەریکی فەیسبووک و مۆبایلەکەی خۆیەتی تااقەتی نێ وەڵامی مناڵەکانمان باتەوە هەڵە چەنە بازە لە کاتێکە مناڵەکە زیرەک و بلیمەتە ئەوەی کێشەکە